ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان میوانی ئەمەڵقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ شەریفە ڕەسووڵی کادر و ئەندامی لە مێژینەی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانە. بەو هیوایی کە کاتوساتیش خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەر بن گوێبیستی قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ شەریفە دەبین. زۆر بەخێربێت هاوڕێ شەریفە و سپاس لەوەی کە بەشداری بەرنامەکەمانی. سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆ بەڕێزشتان. ڕەواڵی بەرنامەکەمان وایە کە سەرەتا میوانەکەم بیۆگرافیش خۆی باز دەکا، کورتەیەک لە ژیانی خۆی باز دەکا و دواتر دەچین ناو پرسیارەکانمان تکایە. من شەریفەم شەریفە ڕەسووڵی خەڵکی ئاوایی ئەوێ هەم منتەقەی ژاوەرۆ. شەریفە لە ژاوەرۆ لەدایک بووە، بەڵام پێم خۆشەکە خۆناغی سەرەتای ژیانی خۆی بە کورتی باس بکات، لە بنەماڵەیەک لەدایک بووە، شێوازی ژیانی چۆن تێپەڕ بووە، هەتا بەر لە تێکەڵبوون بە مەسایلی سیاسی ژیانت چۆن تێپەڕ بووە ئەگەر بە کورتی باسی بکە. من سەرەتای مناڵیمدا لە ئێران لە دیەکەی خۆمان خەری کەشاوەرزی بووم، کاری کەشاوەرزیمانە کرد، 10 ساڵان بووم بە شوانی و شتەمە کرد لەگەڵ بنەماڵە و خانەوادەم خەریکی کاری کەشاوەرزی بووم کە نەمتوانی کەم بڕمە مەدرسە و شتێ فێر بم بۆ خۆم، بەڵام براکانم ئەوان سەوادیان بوو ئەچوانە مەدرسە و من هەر بدەم خانەوادە و ئەوانە خەریکی کاری کەشاوەرزی و شوانی و ئەوەمانە کرد لە دیهاتە. کاری کەشاوەرزی ئەو کات لە چتەمەنێکا تۆ ناچار بووی بە ئەنجامدانی وە چی بوون ئەو کارانەی کە لە دەست تۆ دەهاتن لەو سەردەمەدا؟ ئەو سەردەمە کە من مناڵ بووم هەر شوانیمە کرد، تەمەنێکم چوو بەسەرە و خەریکی کاری کەشاوەرزی مەسەڵەن ئاودێران درەوە و دوورانمانە بڕی دەستکەنەی نۆکمانە کرد لەگەڵ خانەوادە و کەسوکارم، ئەوانە مەشغوڵ ئەوە بووین کە براکانم لە تاران و شتە کاریانە کرد، ماڵیان لەویا بوو. تەنیا خۆم بووم لەگەڵ دایک و باوکم خەریکی کاری کەشاوەرزی بووم، چون مەجبوور بووین ئەو کارەکەین. ئەو زەویزارەکەی هی خۆتان بوون یا کاری خەڵکتان دەکرد؟ زەویزارەکە هەن خۆمان بوو، زەویزاری زۆرمان بوو، ئەتر میوە و شتێکمان بوو، باخ و باخاتی زۆرمان بوو، ئاومانە دێرا، خەریکی مەشغوڵی ئەوانە بووم لە ئێرانە. کاری کەشاوەرزی بە عام بۆ پیا و ژن سەختە، بێگومان ئەو دژواری و سەختیە بۆ ژن بە چەند قاتە. چۆن بوو کاری کەشاوەرزی بۆ تۆ یا تەنانەت بۆ دایکت بۆ کەسانی وەک تۆ کە کاری مەجبور بوون لە سەر زەویزارەکان کاری کەشاوەرزی بکەن، ئەو زەحمەتانە چ بوون یا سەختی ئەو کارە بۆ ژن تایبەتەن چی بوون؟ بەخاتر دلیلی ئەوەیە کە مەسەڵەن باوکم خۆی مەسە کار هینی ناکرد، شتێکمان بێت دەرامەیەکمان بێت، مەجبور بووین مەشغوڵی ئەو کارە بین کە کاری کەشاوەرزی بکەین کە یا دامداری و ئەوانە کە ئەنجاممان داوە بەخاتر ئەوە کە شتێکی دەرامەیەکمان بێت بۆ خانەوادە و بۆ زۆسان کە لە ماڵە زەخیرەکەین بۆ زۆسانمان، خەریکی مەشغوڵی ئەو کارانە بووین. ئەرێ بۆ ژن زۆر سەختە، بەڵام مەجبوری ئەو کارەکەی، چون تۆ لە دیە کارەهینەکەی ئەگەر نەچی کارکەی زاڵن بەسەر تا مثڵەن قسەی ناشیرین و پێژن یاک و بەرخۆدێکی ناشیرینەکەن، بەڵام من خانەوادە مەسەڵەن ئەو کاریانە ناکرد بە احترامی یا شتێکی ناخۆش بڵێن بە من خۆم بە ئارەزوو خۆم ئەو کارمە کرد، پێم خۆش بوو چونکە بۆ خانەوادەی خۆمە کرد، بۆ خۆم ئفتیخاریج بوو ئەو کارمە ئەکرد. ئەم توانم و منیش وەکو پیاوێک کار بکەم لەو شۆنەکە پیاو کارەکە، منیشان بەشان پیاوانە و کارەکەی مە بنەماڵەمان گشتمان هەروە بووین. لەو ئاواییەی کە ئێوە دەژیان هەر ئێوە بوون کە کارتان دەکرد لەسەر مەزراکان وەکو ژن وەکو کچێک یا هاوسن و ساڵەکانی تۆ بە عام ئەویان دەکرد؟ خانەوادەکان زۆر بوون، ئەوانە کە کەشاوەرزیان بوو ئەو کاریانە ئەکرد، مەسەڵ وەک بوو کچەکانیان ئەچوون ئەڵفیانە دووران ئەڵفیانە کوتا
ئەوانە تەران و ڕوشتە نەبوو ئێمە هەمومان مەژۆڵی ئەوە بووین کە بەگا گێرەمانە کرد بە ئۆڵا خوشتەی جەمان گۆزاوە بۆ دێ ماشین وشتە نەبوو کە جا دەبێت ئەوانە هین هە بە ئەرگی شانی خۆمانە و کارمانە کە یا درۆمانە کرد بە کۆڵ گەنمەکانمان ئەکێشا لە شوێنی کۆمانە کردە و لەبیا ئەمان کوتا دوایی بە شەن وشتامان دابدەم باوە کە لەوی خەریکی لەگەڵ خانەوادەمانە و کارمانەکە. ئەو زەحمەتانەی کە ئاوە دەستە جەمعی بە کۆ خانەوادە کاتانە سەردەکرد و ئەنجامتان دەدا داهاتەکەی وا بوو کە ژیانێکی ئاسایی پێتێپەڕ بکەن یا جگە لەوە دەبوو لە ڕێگای دیکەشەوە داهات بۆ ژیانتان پێدا بکەن یا بۆ ئەوانە کە وەکو ئێمە مەسەڵەن باخوباخاتمان زۆر بوو حیوان وشتەمان زۆر بوو هین بوو بەشی ئەکرد هەڵێ ئەوانە بوون مەسەڵەن 4-5 حیوانی بوو باخێکی نەبوو باخێکی چکۆلەی بوو بەشی ناکرد مەجبوور بڕن لەگەڵ ئەوانە کە کەشاوەرزیان زۆرە کۆمەگەوانە کە هاوکاریکەن مەسەڵەن وەکو دەستکەنێن و وەکو بژاری گوێستەکانن ئەوانە ئێیانچن و ژنەکانیان ئەچوو کۆمەکیان نەکرد تر لەوەینا شتیانەدا بەو کەسەکە تێتە کۆمەکیانە. جیاواز لە حاصلی دەغڵودان لە بەشی کەشاوەرزیەکەی و کشتتوکاڵیەکەی ئەوەی کە وەکو میوە لە باغاتەکان بەدەست دەهات هەر لە سەر مەزرا دەگەی بە فرۆش دەگەی یا چۆنتان دەگەیاندە بازار بۆەوەی کە ببێ بەداهات و حاصلەکەی ژیانی پێ دابین بکەن. وەکو تەڕەکاڵێک بێژین وەکو تەماتە و سێزەمینی و پیاز و نوک و نیسک و ئەوانە خۆمان ئەمان بردە و لە ماڵە مەسەڵەن کەس ئاهات هاوسە بەرهاوس ئاهاتن ئەیانسن لە ماڵە سە ڕۆژانە 10 تەماتەمان بارە کرد هەر بە ئۆڵاقمان بردە و ئاوایی ئێوارە ئەمان فرۆشت ئەوانە بوو بەڵام وەکو گوێز و سێف و ئەوانە کە ئەمان بردە لە هینە ئەمان فرۆش لە دێهاتە لە دوکانەکانە گوێزەکەش ئەمان کردە کاکڵە زۆسان ئەمان شکان و ئەمان کردە کاکڵە و بە کاکڵی ئەمان فرۆشت. دیارە باس لەو سەردەما حتمما ێزگار زۆرە بەڵام بە پچینە سەرە و بەشێکە چۆن دەبێت هاوڕە شەریفە لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا دەبێت هۆکارەکەی چییە ئەنجیزەکەی چییەوە لەسەر ڕێگایەکەوە؟ بڵێ ئەوەی بوو کە زوو کۆمەڵەکە مەقڕی لەوێ هەنابوو ئەو کەعانە کە کۆمەڵە لەویا بوو ئێمە هیچ دڵمان زۆر خۆش بوو کە فعالیەتی ئەکرد ئەچوو دێهاتەکان پایەگایکی ئەگرت ئاهاتەوە بە ڕوویکی خۆشەوە بە دڵێکی گەورەوە ئاهاتەوە مردمی ئاواییچ ئەچوان بەردە پیرویان و مەسەڵەن لە سەڵحێکیان مەهێماتێکیان بە هاودایی هاوکاریانە کرد لەگەڵ یانە هەڵیانەگر ئاهاتن و ئاوایی مەراسمێکیان نەگەر چکۆلەگەر برینداری چیان بواە شەهیدێکی چیان بواایی هەر ئەو جەژنیانە ئەکرد کە بەخاترەوە پێشمەرگەکان ڕۆحیان ورەیان بەرز بێت ئەو کارمانە منیش مناڵ بووم لەگەڵ بەرادەرێک پێشمەرگێکی سەیادی بەخێر شەید بووە نەماوە شەید ناوەکەم لە بینایی جوان چوو مناڵ بووم چوم پیریان و لەگەڵ مردمە لە ڕێگا کۆشەکەم جێما ئەتە نەوێسان بە دیاری کۆشەکەم و خۆش بوو پێم خۆش بوو کە چوو مناڵ بوو ئەتە لە ڕێگا دەستمی گر حتا ئاوایی وتی بوو هاتکی هەنی خاتراتی کۆمەڵەکینەکانی دڵسۆزی بۆ مردمی ئاوایی زۆر باش بوو. کاتێک کە تەمەنت دەچێت سەرێ و ارتباطت لەگەڵ کۆمەڵە و مەسایلی سیاسی بێگومان زیاتر دەبێت پشوردەتر دەبێت و جدیتر دەبێتەوە کۆمەڵەیە کە تۆ دەدناسی یا تۆی جەزب کرد یا تۆ وەکو زەرفێکی تەشکیلاتی هەڵت بژارد بۆ مبارزە بۆی کە بێ خەباتیەوە چ کۆمەڵەیەک بوو دەین تایبەتمەندیەکانی ئاوە بە زمانیش سادە ئەگەر باسی ئەو کۆمەڵەیە بکەی کە تۆ بەرنامەکەیت قبول بوو یا دروشمەکانی یا استراتێژ و ئامانجەکەی چی بوو چۆنی لە تێگەیشتی بووی لە کۆمەڵە و ئانە لە ئەوێ هەنابوو مەسەڵەن وەکو بێژین ژنانی دارەی حەق کرد بێوەژنی ئەوە ژن بە ژنی لابرد ئەوانە کە کۆمەڵە سنەتەکانی کۆمەڵە بوو لەگەڵ کرێکار و زەحمەتکێش هاوکاری ئەکرد ئەچوو کۆمەکێ کرد لەگەڵیانە درەویانە هینە کرد یا ئاڵفی یا شتێ بووایە پێشمەرگە ئەچوو هاوکاری ئەکرد یا ئانە دەرمانگای تیا بوو کۆمەڵە دەرمانی مەسەڵەن کەسەکانی هینە کرد پۆڵی نەسەن لیان
ئەوە خۆی هێنێک بوو بۆ مردم بۆ هەژار و فەقیر کە ئێمە لەو تەریقە و کۆمەڵە مەسەڵەن کە من کۆمەڵە مناسی کە توانین کۆمەڵە هەڵ بژێرم و بێن بۆرە بەڵام ئەسە چریکی فەتایی بوو کۆمەڵە بوو ڕاکاریگەر بوو ئەوانە کە بوون کە لە پەیکار بوو لە ئاوایی سەر بەرزەکان پایەگایان دانابوو بەڵام هەر کۆمەڵە و دموکرات مەقڕی لە خوارە بوو بەڵام من چونکە سنەتەکانی کۆمەڵە وەکو مەسەڵەن من خانەوادێکم وایە کۆمەڵە مەسەڵەن ئاهاتی کەڵا ئەبوو بەرخوردی ناشرینی نەکرد لەگەڵ ئەو خانەوادە لەگەڵ کچەکانیان لەگەڵینەکانی هەست و کۆتەکانی سنەتەکانی زۆر باش بوو من بۆ تەریقە و کۆمەڵام هەڵبژارد. باش کاتێککە خصوصیاتەکان تایبەتمەندەکانی کۆمەڵە دەناسی تەمەنت لە خوارەوە تراوە کۆمەڵەش حزوری هەیە لە ناوچەکەدا هەڵس و کەوتی هەم خەڵک لەگەڵ کۆمەڵە هەم کۆمەڵە لەگەڵ خەڵک دەبینی دواتر تا کاتێک دەگات کە دێی و بە ڕسمان بەڕێزی پێشمەرگی کۆمەڵە پەیوەست دەبی دەورانێک توولانی دوور لە پێشمەرگەی و پێشمەرگە لە ناوچە نامێنێ ئەمەلەن لەو فاصلەیەکە کۆمەڵە یا بەعام هێزی پێشمەرگە لە ناوچە نامێنێت ئەو ئاسەوارانە یا ئەو تەسیر و کاریگەریانەی کە وەک نیشانەیەک لە شوێن پێ جێ دەست و پەنجەی کۆمەڵەیەک وەکو جەریانێک چی بوون یعنی کە کۆمەڵە لە ناو جامعەدا پێ دێناسراوە سەرفەنەزر لەوەی کە دوورەوە پێشتر ناسیوت بەرە لەوە کە کۆمەڵە کە بناسیینەتر کۆمەڵە لە ساڵی بیرم بێت 63 کۆمەڵەکە لە دێهاتەکان هاتە ئەم دیوۆکە لەم دیوە ئەمەلیاتیەکە ئەو کاتانە کۆمەڵە ئاهاتەوە بۆ ناوچەکە فعالیەتی بوو من لەگەڵ کۆمەڵە ئاشنام بوو ئاشنا بووم لەگەڵیانە کە مەسەڵەن لە شوێنێکە ئەم دین لەگەڵیانە هەڵسو کۆتم بوو ئاشنایم بوو بەرادەرێکیش بوو یادی بەخێر شەید بوو حەمەی نابوو خەڵکی هین بوو لەگەڵەوە فرە ئاشنایم بوو لەگەڵ یا سوقعڕانیەکرد بەحسیەکە لەگەڵما کۆمەڵاوایە و کۆمەڵاوە و کە چونکە بە خاتری ئەوە نەمتانی کە بێمە ناوە ڕێزی کۆمەڵە و کاتیچە بێ ئیجازەی دەوڵەت نەمانەتانی کە مەسا هەوارمان بچێتە دەشەگەر چوین کرد کەسێکمان لە ناو کۆمەڵە وایە دەوڵەت عەزیەتیە کرد کە نێش هەوارمان بچێت بۆ تەریقە من نەمتانی بێمە ناو ڕێزی کۆمەڵە هەر لەویا لەگەڵیانە فعالیەتمە کرد و هاوکاریمە کرد لەگەڵیانە و لە جۆرە جۆرەکان مەسەڵەن نانی شتێ بووایە ئەم برد بۆیان و بەڵام خەسە خانەوادەم نەیەزانی بۆ تەریقە و ئەو کات دوای دوورکەوتنەوە و دوورکەوتنەوەی هێزی پێشمەرگە لە مەنتەقەکە ئەو تەسیراتانە مەبەستم زیاتر لەو بەشەدا بوو کە فەرزکە کۆمەڵە تاو کاتێ حوزوری بوو لە دژی ژن بەژنە دەوەستایەوە دیفاعی لە مافی ژن دەکرد کێشەی ژنی زۆر کەم کردبووە هەموو کەس یا بنەماڵە چ باب چ برا چ کەس و کار و کۆمەڵگەنیان دەتوانی زۆر بە سەرێح و بە جورئەتەوە دەست بەرزکەنەوە لە ژن ئەزیێت و ئازاری بدەن ئەوانە زۆر کەم بۆی بەڕادەیەشی زۆر و هەر ئەوەش جورئەت و جەربەزەیەکی دابوو بە ژنان بە کسان کە دوای نەبوونی کۆمەڵەش بەرەنگاری ئەو شتانە دەبوونەوە یا لانی کەم ئەگەر لە خراپترین حاڵەدا نەیانتوانی با بەرەنگار بوونەوە چوون بۆ کۆمەڵە و بۆ ناو کۆمەڵەیان وەکو تەهدیدێک وەک ئامرازێکی فشار بۆ سەر خانەوادە و بەرە ڕووبوونەوە لەگەڵ ئەو وەزیەتە بەکاردێنا نمونەیەک لەوانە یا نمونەهایەک لەوانە تۆ بەرچاوت لە بیرت دێت کە ژن ئاوا بەرەنگاری ئەو وەزیەتە بوو بێتەوە یا ئەو تەسیراتە ناو کۆمەلگادا هەست پێکرابێت کە ئەوانە نەخشی کۆمەڵە بوون وە ژن ئاوا بار هاتوون ئەو ئانە کە کۆمەڵە تر هاتم دەوڵەت هینێ مردم چونکە سنەتەکانی کۆمەڵە بوو کۆمەڵیان خۆشگەرەک و خۆشەویست بوون ئەوانە کەمڕەن بوونەوە ینی ئەو شتانە نەما کەم مەسەڵەن لە سەدانە مەسەڵەن 20 نەفەر ئەو کاری ئەنجامدایی چونکە ئەوەت کۆمەڵەکە وای کردگە و ئەو عینی کردگە ئێمە ناتانی سنەتەکانی کۆمەڵە بشکێنین ئەو شتانە کەمڕەن بوو بۆ لەو مەدینە درست دواتر چۆن دەبێت و چێ هۆکارێک پاڵنەرە یا هانە دەدا بۆی کە حتمەن بێ و بە بەشی ئالەنی و بریزی پێشمەرگی کۆمەڵە پێوەست من کەوتم کە سەرەتایی هەیە لە مناڵی بووژم 10 ساڵم بوو لەگەڵ کۆمەڵە ئەشنام بوو
لە دیەکەی خۆمانە ئەوە کە بوو باعثەوە دوایەوەشە کۆمەڵەکە هاتم دیوە ئاهاتە بۆ ئەم هینیەکە مەموریەتیەکرد من هەر کۆمەڵم خۆشەویست بوو کۆمەڵم خۆش گەرەک بوو بۆ تێرەقە کە من توانیم کە بێمە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە چونکە کۆمەڵە دژی نەعەداڵەتی بوو ژنان بوو مەسەڵەن مناڵان کرێکار ژینگە پاریز ئەمانە کۆمەڵە ئەمانیە هین کردبوو کردی و بە سونەتی بوو خۆی منیش بۆ تێرەقۆ کە توانیم ئەو ڕێگە ئێدامە بووم بێمە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەوەیشە زبێ دادزبێ بێژم واقعا ڕوحی فرەیەدا بە مردم هەل نەوەینەکانە سۆخڕانیەکە مزگەت و بەملا بۆلا نە ئاوایەکانە ئەوەیشە بوو باعثەوە کە من مەسەڵەن جۆگیر بووم کە بێمە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوەیشە زۆر جگە لەوانە هیچ فشارێک هیچ زەختێکی بنەماڵە یا هەڕەشە و گوڕەشەیەکی کۆمەلگا لەسەر نەبوو کە وادارت کە بێدەرێ بۆ خۆت تەسمیم دەگری ئازادانە دەبی پێشمەرگە؟ هیچ فشارێک لەسرم نەبوو لەم ئاخرانە 2 ساڵ 3 ساڵ بەلەوە کە بێمە ناو کۆمەڵە فشارێک لەسرم خانەوادەی خۆ مەسەڵەن برا و یا شتێک ئەوانە قسەیان نەکردەتر کەمی پێم بەریە خوارد کە لەو تەریقە و منیش هەنداوم هەم ناو هاتمە ناو ڕێزی کۆمەڵە زیاتر مەبەستم ئەوە بوو بۆ ئەکسەرەن یعنی بە زۆری کاتێک تەسمیم دەگرن کاری سیاسی بکەن بوون بە پێشمەرگە تەرجیح دەدەن و دێن و بە بەشی ئەلەنی پەیوەست دەبن ئەو کات ئایا ئیمکانی ئەوە نەبوو بۆ تۆ بۆ کەسانی وەک تۆ کە لە ناوەوە وەکو ژنێکی چالاک و هەڵسوڕا و کۆمۆنیست و ئازادی خواست خەریکی کاری نهێنی و ئاسانکاری بۆ ئەم جەریانە بن تاوەی کە ئیمکانی بێ و جگای کە ممکن بێت کاری نهێنی چون من نەمەتانی کاری نهێنی کەم کە بۆ تێرەقەکە مەسەڵەن بە خاتر خانەوادەم ئەمە نەمانتانی و کاری نهێنی ئەنجام بێت بەڵام وەکەوە کە مەسەڵەن کۆمەڵە هاتوچووی ئەکرد مەسا خەبەری شتێک بواە مەسەڵەن بە کۆمەڵە مەگەیان ئەوە مەسەڵەن لە شوێنێکاوە دەوڵەت هەیە ئەو هین هەیە ئەوەیە ئەو خەبەرانمە مەسەڵەن بە کۆمەڵە ئەدا بە پێشمەرگەکانم ئەدا لۆ تێرەقە بەڵام نهێنی کارم نەکردو وەکو نهێنی زۆر شتت باس کرد کە باعثیەوە بوون جەزبی کۆمەڵەبی وە کۆمەڵەت قبول بێت دواتر تەسمیم دەگری بیتە دەرێ چۆن خۆت دەگەێنیە ناوڕێزەکانی ئەلەنی کۆمەڵە کاتە هاتم تقریبەن 89 بوو هاتم تەماسی چم نەبوو لەگەڵ کۆمەڵە و کاتانە هەر بە قاچاق هاتم بەم دیوە کە هاتم ئەم دیوە بە ماشین کاتم لە سلێمانیەتە بەداخەوە کەڕێتی تر هاتم لە ئشتێبایەک بوو لەو بیناکە بینی هینەکان حیزبەکان کە چووم بەداخەوە 2 ساڵ زیندگی و ژیانی خۆم بە هیچ دەرچوو گەڕامەوە بۆ ئێران لە ئێرانم کڕەتەوە هاتم پەوێزمم بە هێزی یعنی بە هەڵا مەسیرێکی دیکە یا جریانێکی دیکە چوو بووی و 2 ساڵیش مەجبور مایەتەوە بەڵێ 2 ساڵ بە هەڵە چووم 2 ساڵ لەویا بووم دوایەوە گەڕامەوە بۆ ئێران ساڵی کرد ساڵی بوو ساڵی نیمێ لە ئێران بوو دوبارە هاتم پێوەست بووم بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە نەزەرم ئەوە ئەزمونیەکە ئەگەر لەو ئەزمونە باس بکەیت دوایەوە کە دێی و بۆ جاری دووەم سەفەرەکە دەکەی و دێی بە کۆمەڵە پێوەست دەبی جیاوازی ئەو دوو جەریانە لە هەڵس و کەوتدا لە بەرخورددا لە تایبەتمەندی و خصوصیاتدا دەتوانین لە چەند شتدا چی بڵێ لە بەڕاستی من لێرە وا شتێ فێر بووم لەو شوێنەکە وا فێر نەبووم کە من حتاوتم 2 ساڵ لەویا بە هیچ لە شوێنەکانە کارم مەکرد مەسەڵەن نە سەوادی فێر بووم لەویا نا هەڵس و کۆتێک یا مەسەڵەن بڕێ هینەکانی بەرنامەکانی کۆمەڵە لێرە هەیە لەو شوێنەکە نەبوو بەداخەوە بەڵام لێرە ئەو شتانە هەیە ئیمکانات هەیە مەجال هەیە ئەو شتانەی کە کەسانی وەکو هاوڕە شەریفە سەوادیان نییە بەڵام ئەلاقەمەندن بەڵام ئەنگیزیان هەیە باوەڕیان هەیە مەجال هەیە و ئیمکان هەیە بۆ فێربوون چین تۆ
چی لێ ناو تەشکیلاتی کۆمەڵەدا فێر بوو؟ وەکو من ئێژم کە بێسەواد بووم کە سەوادم نەبوو کە هاتمە ناو کۆمەڵە لە دووسێ ئۆرگانەکارم کرد دوای ئەوە ئەمە 9 ساڵە هەم لە کتێبخانەی کۆمەڵە فێری نووسینە بووم فێری خوێندەوەنەوە بووم ئەو شتانە ئفتیخارە بوو من کە هەناوم هەم هاتمە ناو کۆمەڵە کە ئەو شتانە فێر بوون. زۆر باشە باسی پێشتر باسی ئەومان کرد کە یەکێک لە دروشمەکانی کۆمەڵە پشتیوانی لە ئازادی ژن بەرابەری ژن و پیا و نەهێشتنی زوڵم و ستەم لەسەر ژن کۆمەڵێک دروشمی ئاوا زۆر ئینسانی و زۆر دروست لێرە لە ناو تەشکیلاتدا ئەوەی کە هاوڕە شەریفە عەمەلەن و بەکردەوە و بەکردار لەگەڵی بەرەوڕوو بووە چەندە لەگەڵ ئەو دروشمانە منتەبەغ بوون هاو سوو بوون؟ لێرە ئەو بژی کە ژن و پیا و لێرە بەرابەرن هیچ جیاوازییان نیە نە لە مەسەڵەن پوشینی لیباسە لە هەموو شتەکانی ژن هیچ جیاوازیکی نییە لێرە مەسەڵەن هەموو مافیان هەیە ئەتوانن مەسەڵەن ژن قسەی خۆی کات لە هەر شوێنێک بێ ئەتوانێ بەحسی خۆی کا قسە بکە سەرکوب ناکرێ مەسەڵەن بێژن تۆ ژنی کە ناتوانانی نابێ بۆت نییە قسە بکەی ئەوانە نییە میانیان داوە بەژن کە ژن لێرە بۆ خۆی ئازاد بێ ئەوانە من لێرە ئەو شتانم تەجربە کردووە و کەوە بە چاوی خۆم بینیمە کە لە ناو کۆمەڵە شتێکی بەرابەری تیان نییە. یعنی بەو مانایە کە ژن ئەگەر بۆ خۆی ئەنجزەی بێ بۆ خۆی بیەوێت تا هەر ئاستێک کە بیەوێت دەتوانێت گەشە بکات دەتوانێت دەور بژێڕێ دەور نەخش و دەخارەتگەری بێت بێەوەی کە بەربەستێک لەبەر دەمیدا وەکو فەرهەنگ وەکو باوەڕێک یا جۆرێک پرەنسیپ مەزوردەوەی کە هیچ مەحدودیەتێک بۆ ژن نییە؟ لێرە نییە بەڵام بەستگی بە فەرد خۆیەتی چۆن هەڵسوکۆت کە چۆن مەسەڵەن ڕشتکە کە ئینسانەکان بەخۆی کۆتەوە کە بتوانێت بەرگری ناکردیە بێژی مەسەڵەن تۆ لە ئۆرگانێکە کارمەکە بۆ نییە یا شتێک کۆمەڵەمەیانی پێژێ بڕۆ لە ئۆرگانە کارکە و بۆ خۆت شتێ فێربی بەڵام مەسە هەمانەکە خۆی هەوڵ نادا ئەو کارانە و شتانە فێربی لە ناو کۆمەڵە هیچ بەبەستێ نیە لەبەر بەرهینی ژنەکە ئەو کارانە نەکا یا ئەنجامینە. زۆر ڕاستە. تۆ بۆ خۆت چەندە تەلاشت کردووە بۆ فێربوون و چەندە کۆمەک کراوی؟ من زۆر ڕەفیقەکان کۆمەکیان کردگە کە لە ئۆرگانەکانەمە ئۆرگانەکانەکە فێرەوە بووم کە ئەو کارەنجام بم مەسەڵەن کارێهی نەکەم اشتباهی نەکەم مەسەڵەن وەخت بە اشتباهێکم کردووە وتیانە ئەو اشتباهی ئەو منیش پام بە اشتباهەکەی خۆم بردووە کە بۆیکانی وایان وتووە کە من ڕۆشتکەم کە دووبارە کارێتر اشتباه نەکەم کۆمەک منیان کردگە هاوکاری منیان کردگە زۆر دەستخۆشییان یەکەم ئەو ڕەفیقانەکەم من ئەوە گەیمەسە حەدەکە افتیخارەکەم بۆ ڕەفیقانە و بە خۆیشمەوە کە توانیم ئەوە ڕۆشتکەم بێگومان وایە. ماوەیەکی زۆرە کە هێزی پێشمەرگە عەمەلەن چالاکیەکی بەرچاوی نیزامی نییە و ئەگەر جاران لە بەرەکانی شەڕدا ڕوودەڕوو لەگەڵ دوژمن ڕفێقە ژنەکانیش ڕفێقە کچەکانیش شان بەشانی کوڕ و پیاوەکان بەشداری شەڕ دەبوون شەهید دەبوون گیانبازیان دەکرد لێرە ئەو بەشی نیزامیە بۆ ژنەکان چەندە دەوری هەیەەوە ئەو چالاکیانەی کە تەبیعەتەن هەتا ئێستاش کەم و زۆر بەردەوامن چین بۆ ژن و پیا و لە بەشی نیزامیدا بەس و ئێرەیە بەڵێ ئەو محیتی کە بۆ چالاکی بۆ ناوە ئێستا مەسەڵەن تەشکیلە ناتانێت کە و ناوچەکە ئەدامەی باتکە بڕێتە بۆ چالاکی کا لە ئێرانە چون واقعان ناتانی چون هەر کەسێک مناڵێک کۆلێجە بینی کە مۆبایلێکی پیاەکە و خاترەوە ئیتلاعاتی کە گزارشی شتیبات کۆمەڵە ناتانێت چالاکیەکان کە بەڵام لێرە ئەتوانی کە بۆ خۆت کە لەگەڵی ڕەفیقەکان کۆمەکێکەکەن هاوکاری کە نەتوانێت وەکو پیا و چالاکیت بێت و بۆ تشکیلە.
هاوڕە شەریفت لە چ ئۆرگانایەکدا چالاک بووە کاری کردووە تەفاوەتی کاری ئەو ئۆرگانانە چەندە بوو چی بوو؟ ئەوە کێن بوو لە گوردان بوو 2 ساڵ لە گوردانە بوو لە گوردانە کاری تدارەکاتی چم ئەکرد و کاری مەموریەتی چم بوو دوای ئەوە هاتم چوومە مەقەڕی میوانان لەویا 2 ساڵ و وردێک لەویا کارم کرد دوایەوە هاتم بوومە مەسئولی کتێبخانە کتێبخانەی کە تۆ مەسئولی چەندە خوێنەری هەیە و چەندە دەوڵەمەندە لە ڕێژەی جۆریەتی و چۆنایەتی و چەندایەتی کتێبەکانەوە هەیەی مەتالعەکانیش لەویا هەیە لە کتێبخانە جمعانەتن مەتالعاکەن لەویا کۆئەبن و جەلەسە ئەگرن مەتالعاکەن جەماعەتی شتێن کتێب و شتێک ئەخوێنن و یا کتێبی جەمەل لە ماڵە بۆ خۆیان دەخوێنن ئەو کتێبانی کە دەیبن دواتر تەبیعەتەن بە قەرز دەیبن و دەیهێننەوە مانگێک مۆڵەتیان هەیە کە بیتێرن و دووبارە زۆر ڕاستە بە ئەوە بڵێم دوای ئەو مدەتە تەجروبە و ئەزموونی حوزورت لە بەشی ئالەنی تەشکیلاتی کۆمەڵە و وەکو پێشمەرگەیەکی ژن زۆر شتت عەمەلەن و لە پراتیکدا تەجروبە کردووە ئەگەر پچیەوە ئەو کاتێک کە لە ناوخۆی وڵات بووی تەوسیەت چییە بۆ ئەو کچوژنانەی کە لە مۆقعەتی ئەو کاتی تۆدان و ئەگەر بەراوردێکی بەو شەرایطی کە ئێستا تێدایی ڕوود لەو کچوژنانە یا پەیامت بۆیان چییە دەتوانیت چیان پێ بڵێ؟ من ئەوەیانە پێڵم بتوانن کە هەناو هەڵگرن بێنە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە لێرە مافەکانی خۆیان بەدەستبێرن ئازادی خۆیان بێت کە دفاع لە ژنان بکەن دفاع لە هەژار و فەقیر من هینم ئەوەیە کە بتوانێت ئەوانیش وەکو من هەناو هەڵبگرن بێنە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هیوادارم من پێم وایە پرسیارێکی زۆر تایبەتترم نەماوە زیاتر لەوە کاتت ناگرم بەڵام ئەگەر وەکو دوا پرسیار ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە قسەیەکی تایبەتترت هەیە کە باسمان نەکردووە چاوەڕوانیەوە بووی وەک پرسیار لێت بکەم نەمکردوێت پرسیارەکە چیت هەیە و دواتر بەیەکەوە ماڵاوێت زۆر مەمنون دەست خۆشیتان یەکەم لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و زۆر سپاس ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بەوەی کە بەشدار بوون بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێکی کورد بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ شەریفە ڕەسووڵی کادر و ئەندامی لە مێژینەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بەو هیوایی کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت و کاتساتیشی خۆشتان لەگەڵ بەسەر بردوێت تا بێگەشتەوەمان لە ئاڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیدا هەر شاد و بەختەوەربژین L'amre pirata gidanade e me corre di la mare L'amre pirata gidanade e me corre di la mare Lo dia e cine bo hajara o danani como gayta Lo dia e cine bo hajara o danani como gayta Ragiz dari la risha da teni, doi azadi gal manateni. Ragiz dari la risha